The new idea, the self-energizing electrical cars. لە بیرۆکەی دیزاینی ئەم پرۆژە نوێدا سوود لە 5 سەرچاوە وەردەگیرێت بۆ کارپێکردنی بزوێنەر و سەرجەم کارەکانی ناو و دەرەوەی ئەم ئۆتۆمبیلە. ئەو سەرچاوانەش بریتین لە کارەبای ئاسایی، وزەی خۆر، هەوا، میکانیکی، جوڵەی ئۆتۆمبیلەکە، بەرزی و نزمی و لەرینەوە و هەتا دوایی. سەرەتا کارەبای ئاسایی بەکاردێت بۆ بارگاوی بوونی پاتریەکانی ناو ئۆتۆمبیلەکە کاتێک پاتریەکان خاڵی بوو بێتەوە لە وزەی کارەبا. ئەو کات کە ئۆتۆمبیلەکە لە دۆخی وەستاندا بێت. لە دوای وەرگرتنی سەرچاوی کارەباکە ڕاستەوخۆ تزووی AC دەگۆڕێت بۆ DC، پاشان دەگوازرێتەوە بۆ پاتریەکان. گۆڕینی ئەم کردارەش لە ناو ئۆتۆمبیلەکەدا ڕوودەدات. خانەی خۆری یاخود وەرگرتنی وزەی خۆر. ئەم کردارش بریتیە لە چەند خانەیەک کە بەکارکردن لە هەردوو بەشی سەرەوە و خۆرەوەی ئۆتۆمبیلەکە چەسب کراوە و ڕاستەوخۆ بەهۆی تیشکی خۆرەوە وزە وەردەگرێت و پاشان دەیگوازێتەوە بۆ بەشی کۆنتڕۆڵ سیستەم. هەوا یاخود جوڵەی بار لە دیزانی ئەم ئۆتۆمبیلەدا حەوزێک لە شێوەی نیمچە قوچەکی لە بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکەدا چەسب کراوە. لەناو ئەم حەوزەدا 3 پەروانەی یەک لە دوایەک هەیە کە لە گەورەوە بۆ بچووک ڕیز بوون و بەهۆی جوڵەی باوە ئەجوڵێن. بەم کردارەش ئۆتۆمبیلەکە وزەی کارەبای پێویستی دەست دەکەوێت. هەر یەک لە پەروانەکان بە شێوەیەکی وا چەسب کراون کە لە کاتی وەستانی ئۆتۆمبیلەکە بەهۆی کەمترین جوڵەی باوە پەروانەکان بخولێنەوە. پاشان لێرەوە وزەکە دەنێرێتە کۆنتڕۆڵ سیستەم. لە کاتی ڕۆشتنی ئۆتۆمبیلەکە و زیادکردنی خێرایی بێگومان خێرایی پەروانەکان زیاد دەکات. بەڵام هەندێک جار وا ڕێک دەکەوێت لە کاتی وەستان یاخود جوڵانی ئۆتۆمبیلەکە ئاراستەی با بەو جۆرە نییە کە دەمانەوێت. بۆ نمونە ئۆتۆمبیلەکە بەرەو پێشەوە ڕێ دەکات بەڵام ئاراستەی با لە لاتەنیشتەوە بەهێزێکی زۆر هەڵدەکات کە بەهێزترە لەو خێرایی ئۆتۆمبیلەکە پێی دەڕوات. ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی بربەست لە خولانەوەی پەروانەکان. چارەسەری ئەم کێشەیەش بەهۆی بوونی سیستمێکە کە ئاراستەی ئەو باە دیاری دەکات، ئەویش پێی دەوترێت فلاپەر. بەم شێوەیە لە بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکە و لە دەرەوەی حەوزەکە چەند دەرگایەک هەیە بۆ چوونە ژوورەوەی ئەو هەوایە. هەر یەک لەو دەرگایانەش بە شێوەیەکی ئاسۆیی ڕیز بوون بەهۆی ئەو سیستمەوە کە ئاراستەی باکە دیاری دەکات و ڕوو دەکەنە ئەو شوێنەی کە ئاراستەی باکەی لێوە هەڵدەکات. جوڵەی میکانیکی لە کاتی جوڵەی ئۆتۆمبیلەکەدا 4 دیسکی ئۆتۆمبیلەکە لە جوڵەدایە سوود لەو جوڵەیە وەردەگرێت بەهۆی سیستمێکی نوێ. بە هیچ جۆرێ نابێت لە کاتی بەڕێکەوتنی ئۆتۆمبیلەکە لە کاتی بەردەوامیدا سوودی لێ ببینین، چونکە ئەگەر سوود لەو کاتە ببینین دەبێتە هۆی قورسبوونی ئۆتۆمبیلەکە. بەمەش بزوێنەری ئۆتۆمبیلەکە داوای وزەی زیاتر دەکات چونکە قورس دەبێت. بەمەش ئەو وزەی کە دروست دەبێت کەمترە لەوەی کە سەرف دەبێت. لە گشت ئۆتۆمبیلەکاندا بۆ کەمکردنەوەی خێرایی یان وەستان بەهۆی سیستمێکی هایدرۆلیکیەوە یان کارەبایی ABS کە وزە سەرف دەکات. بەڵام لەم سیستەمە نوێدا کراوە بە دوو بەشەوە. یەکەم کەمکردنەوەی خێرایی کە دەبێتە هۆی دەستکەوتنی وزە. دووەم وەستاندنی خێرایی. کەمکردنەوەی خێرایی بەهۆی 3 داینەمەوە بە شێوەیەکی ئەندازەیی چەسب دەکرێت، دوانیان لەسەر دیسکی تایی دوا و یەکێکیشان لە پێشەوەی ئۆتۆمبیلەکە چەسب کراوە لەسەر جێڕی ئۆتۆمبیلەکە. لە بەشی دواوە واتە هەردوو دیسکەکە بەهۆی بۆکسێکی بچووکەوە گەیەنراوە بە داینەمۆکە کە کاری ئەم بۆکسەش گۆڕینی جوڵەیە لە هێزێکی زۆر و جوڵەیەکی زۆر بۆ هێزێکی کەم و جوڵەیەکی زۆرتر لەوەی یەکەم جار کەوری گرتووە. پاشان بۆ ناو داینەمۆکان، پاشان بەرهەمهێنانی وزە بۆ کۆنتڕۆڵ سیستەم.
جوڵەی ئۆتۆمبیلەکە. جیاوازی دیزانی ئەم ئۆتۆمبیلە لە ئۆتۆمبیلە کارەباییەکانی تری کۆمپانیا جیهانیەکان لەوەدایە کە لەو کاتەی ئۆتۆمبیلەکە دەست بە جوڵە دەکات تا ئەو کاتی دەوەستێت و زەمان دەست دەکەوێت بێ ئەوەی کار بکاتە سەر خێرایی ئۆتۆمبیلەکە. هەموو ئۆتۆمبیلەکان بە گەورە و بچووکەوە هیچ کاتێ ڕاستەوخۆ دیسکەکانیان نەبەستراوە بە هەیکەلی ئۆتۆمبیلەکە، بەڵکو بە چەند ئاستێکی جیاواز تێپەڕیوە تاکو گەیەنراوەتە هەیکەلی ئۆتۆمبیلەکە، واتە کاتێ ئۆتۆمبیلەکە بەڕێدەکەوێت تایەکان و ئەو بەشانەی کە پێوەی چەسپاون تووشی جوڵەیەکی زۆر و لەرینەوەیەکی زۆر دەبن، بەڵام بەهۆی بوونی بوش و پارچە و دەبڵ و ئیسپرینگ و چەند بەشێکی تر ئەم لەرینەوەیە ون دەبێت یان جوڵەی ئۆتۆمبیلەکە لە ئاستێکی دیاریکراودا ڕادەگرن. بەهۆی بوونی جوڵەی بەرز و نزمی سوودێکی زۆرمان دەست دەکەوێت. ئەم پارچەیە پێکهاتووە لە سێ بەش. پارچەی یەکەم بریتیە لە پارچە بازنەیەکی خوار، واتە ئەگەر بازنەیەک بکەین بە چوار بەشەوە بەشێکی وەربگرین وەک ئەم وێنەیە. ئەم پارچەیە لەسەر عارەبانە یان ئەکسلی ئۆتۆمبیلەکە ڕاگیراوە لە کاتی جوڵەی ئەکسل یا عارەبانەکە، ئەمیش بە ئاراستەی سەرەوە و خوارەوە دەست بە جوڵە دەکات. تێبینی جوڵەکە هێندە زۆرە، هەندێجار دەبێتە هۆی شکاندنی یەکێ لە پارچەکانی ئۆتۆمبیلەکە. سوود وەردەگیرێ لەم جوڵەیە. پاشان پارچەی دووەم پێک هاتووە لە دوو جێربۆکس کە یەکێکیان بەڕووکاری دەرەوە بەسراوە و ئەویتریان بەڕووکاری ناوەیە. کاری ئەم جێربۆکسە وەرگرتن و ڕێخستنی جوڵەیە. پارچەی سێهەم پێک هاتووە لە دوو داینەمۆ بۆ بەرهەمهێنانی وزە. لەم کاتەدا سەرجەمی ئەم داینەمۆیانە لەم بەشەدا دەکاتە 8 داینەمۆ. سەرجەمی ئەو داینەمۆیانەی کە بۆ بەرهەمهێنانی وزە لەم ئۆتۆمبیلەدا هەیە 14 داینەمۆن بە هەموو بەشەکانی بەرهەمهێنانی وزە. سەرجەم داینەمۆکان لە جۆری تەزوینە گۆڕی دیسین. هۆکاری چییە سەرچاوی هەموو وزەکان بەسراوە بە کۆنتڕۆڵ سیستەم؟ ئاشکرایە لە کاتی بەردەوامی ئۆتۆمبیلەکەدا سەرچاوی وزەکان هەمویان بەکاردەهێنرێن بە پاتریەکانیشەوە بەهۆی ئەم سیستەمەوە، وا دەکات کە تەمەنی پاتریەکان درێژ بێتەوە. ئەمەش بە جۆرێک هەموو پاتریەک لە جیهاندا لە دوو جۆری تەڕ و وشک پێک دێت، تەمەنێکی دیاریکراوی خۆی هەیە. ئەگەر هاتوو هەموو سەرچاوەکان لە پاتریەکان ببەسترێن، ئەوە تەمەنی پاتریەکان ڕۆژ بە ڕۆژ کورتتر دەبێتەوە، چونکە زوو خەڵی دەبنەوە و زوو بەردۆخی بارگاوی بوون دەبنەوە بەهۆی بوونی سەرچاوەکان. بەڵام لەم سیستەمەدا بە جۆرێکی تر ڕێکخراوە، سەرچاوی وزەکان بەسراوە بە کۆنتڕۆڵ سیستەم لەیەوە بۆ بزوێنەری ئۆتۆمبیلەکە، سەرجەم کردارەکانی دەرەوە و ناوەی ئۆتۆمبیلەکە. لەم کاتەدا ئەگەر بێت و سەرچاوی وزەکان نەتوانن وزەی تەواو دابین بکەن، پاشان لە پاتریەکانەوە وزە وەردەگرێ، ئەمە ژوا دەکات کە درەنگ خاڵی ببنەوە لە وزە و کەمتر بەردۆخی بارگاوی بوون دەکەون، بەمەش پاتریەکان تەمەنیان درێژتر دەبێتەوە. یەکێکی تر لە سوودەکانی ئەم سیستەمە ڕێخستنی وزەیە لە ڕووی بەرزی و نزمی ڤۆڵتیە و ئەمپێر. هەروەها لەم سیستەمەشەوە ئاراستەی با دیاری دەکرێت ئەگەر بێت و سەرچاوی وزەکان نەتوانن وزە بەرهەم بهێنن، ئەوە وزەی کارەبا لە پاتریەکانەوە دەگەڕێتەوە بۆ ناو داینەمۆکان. چارەسەر بەهۆی سیستەمی لۆجیکەوە دەبێت کە لە ناو کۆنتڕۆڵ سیستەمدایە.